باشە هەرچوونێک کلیک لەوە بکەین ڕاست ئەکاونتی کەسی بەرامبەر هاک دەکا باشی سەما 1 2 3 کلیکی دەسەر ڕاست دەکەین و تۆ ئەم بەشە داگری سێکە ئەم بەشەدا دەگری سێکە هاوڕێیان فۆری هاکەرەکە توانی بە یەک کلیک ئەکاونتەکە تاکە سێکە لێکوان هاکەرەکە ینی ئەو ئیمێلی هاکەرەکە یەکسەر چۆسە ئیمێلی ئەکاونتی تو هاکەر چۆن دەتوانێت تەنها بە یەک کلیک ئەکاونتەکەت هاککە ینی ببێ وی پازۆرەکەت بزانێ بەبێ ئیمێلەکەت بزانێ ببێ هیچ شتێکی تو بزانێ تەنها بە یەک لینک دەتانی پازۆر ئیمێلەکەی هاک بکات و بەبێ ئەوەی خودی خۆشت بزانی لەگەڵم بە ئێستا هەنگاو بە هەنگاو پێت ئەڵێم چۆن هاکەر کار لەسەرەوە دەکات پێشەوەی دەست پێکەن تکایە فۆڵۆی ئەکاونتەکانم بکە لایکی ئەو ڤیدیۆ بکە ئەگە بەدڵت بوو بۆ زانیاری زیاتر سەردانی تێلەگرامەکەم بکە پۆڵا سکیورتی با بڕێن سەرەتا ئێمە جۆرە لاوازێکمان هەیە باشە پێی دەڕێن CSRF چیە CSRF بریتە لەوەی جۆرە لاوازیەکە لە سایتەکان ڕوودەدا بەبێ ئەوەی تۆ پازۆر بگۆڕی ببێ ئەوەی هاکەریش تو بزانێت تەنها بە یەک کلیک دەتانی ئەکاونتەکەت هاکە وەڵە پێت برم بزانم شێوازەکە چۆنە سەرەتا ئێمە بوومە ئەکاونتێکمانەیە باشە لێکوانە ئەوە ئەکاونتەکەی ئێمێ باشە نمونە ئەوە ئەکاونتەکەی ئێمە و بەبێ کێشە دەچین داخلی ئەکاونتەکە دەبێت مای ئەکاونت نمونە ئەو ئەکاونتەکەی تۆجا بوومە ئەکاونتەکەت فەیسبووکە ئینستاگرام هەر بابەتێکە ئەمە وینەر نمونە پازۆرەکەمانە ئەوە ئیمێلەکەمانە نمونە لێکوانە وینەر دواتر پازۆردەکەم دەنووسم لە سایتەکە جاوە بۆ هەموو ئەکاونتێک دەبێ باشە ئەگەر سایتەکە ئەو لاوازەی تێدا بوو نمونە کۆمپانیا کاتێک پێت دەڵێ تۆ ئیمێلێک بنووسە نمونە تۆ هاکەرەکە چ لاوازەکە لێرە دەبێت دۆزێتەوە سەیکە لاوازەکە لێرە پەیدا دەبێت نمونە ئیمێل باشە تۆ بەدڵی خۆت ئیمێلێک دەنووسی نمونە پۆڵا 123@gmail.com باشە ئەوە جیمێڵی هاکەرەکە دەیهەوێ ئەنجامی بدا سێکە لێکوانە من ئیمێلەکەم نوێ کردەوە پۆڵا 123 هاکەرەکە چی دەکات دەچێتە ناو بروپسویتەکە بەرنامەیەکە کە پێدەن بروپسویت بۆ بابەتی سایبەر سکیوریتی بەکاردێ باشەکەمە دەچینە خوارەوە لێکوانەدا دەچین بەشی HTTP هەستوری و لێکوانە چەند ئیمێل باشەدا دەگرین و دواتر ئیمێلەکەمان دەدۆزینەوە کە بوون ئەویستمان بگۆڕین باشە ڕکوێستەکەی دەگرین ئەو ڕکوێستی کە دەمانەوێ کاری لەسەر بکەین و سێکە لێکوانە پۆڵا 123 ئیمێلەکەی کە خۆمان گۆڕیمان کلیکی دەڕادەسە ڕاست دەکەین و لێکوانە ئەم بەشە هەڵدەبژێرین و کلیکی ڕادەسە ڕاست دەکەین نووسنی بەشی تووسەکە و لێکوانە جۆرنایت CSRF POC-ەکەدا دەگرین باشە لێکوانەدا ئەم بەشەمان بۆ دەکرێتەوە باشە لێکوانە تۆ چی دەکەی بەشی ئۆپشندا دەگری و لێکوانە ئینکلود ئۆتۆ سمیت سکریپتدا دەگری بە شێوەیەکی سکریپتی یانی بۆمان دروستکە و دوای ئەوە لێکوانە ئێمە ڕۆژنێت دەکرین باشە و لێکوانە بە دوو شێواسەیە بەڵام ئێمە بە شێوەیەکی لینکاوی ئەم بە شێوەیەکی لینک دەکەین دەتان لە وێبسایتەکە خۆشت تاقی بکەیەوە ئێمە بەشی ئەوە HTML هەڵدەبژێرین باشە لێکوانە بەشی HTML-ەکەشمان هەڵبژات تۆ چی دەکا باشە نمونە هاکەرەکە بە شێوەی نمونە جەماعەت هاکەرەکە چی دەکا کە بوومە ئەو ئیمێڵی لە تو دەنێری باشە ئەو فایلە لە تو دەنێری بەو ڕێگای وەڵاتتان ئەکاونتەکە تا هاکە چۆن یانی لە ڕێگە یەک فایلەوە نمونە ئەو کابرا هاکەرەکە ئەو هاکەرەکە دەچی ئیمێڵی خۆی دادنێ نمونە با 123 دابم هاکەر باشە لێکوانە سیف دەکەین و لێکوانە سیف بەشی دیسکتۆپ و لێکوانە ئەوە دەگۆڕین بەشی دەکەینە HTML باشە لێکوان دەکەینە بەشی HTML ئەوش دەکەینە L فایل باشە بە شێوەیەکی HTML بۆمان دروستکە یعنی هەر چۆنێک جەماعەت سەیکە لێرە ئێمە هەر چۆنێک باشە هەر چۆنێک کلیک لەوە بکەین ڕاست ئەکاونتی کەسی بەرامبەر هاک دەکا باشە باشی سەما 1 2 3 کلیکی دەسەر ڕاست دەکەین و تۆ ئەم بەشە داگری سێکە ئەم بەشەدا دەگری سێکە هاوڕێیان فۆری هاکەرەکە توانی بە یەک کلیک ئەکاونتەکە تاکە سێکە لێکوان هاکەرەکە ینی ئەو ئیمێلی هاکەرەکە یەکسەر چۆسە ئیمێلی ئەکاونتی تو ینی هاکەرەکە بۆ شێوازە تۆ دەتوانی ئەکاونتەکە زۆر بە ئاسانی هاکە هیوادارم لینک و فایل مەکەنەوە چونکە هاکەرەکە دەتوانێت لە ڕێگەی لینک و فایلەوە ئەکاونتەکە ئێمە چیمان کرد تەنها لە ڕێگەی فایلێکەوە توانیمە ئەکاونتی کەسی بەرامبەر هاکەین بەبێ ئەوەی پازۆردی بزانین بەبێ هیچ شتێکی بکەین ئەمەش هێزی سایبەر سکیوریتی لێرە پیشان دەدا
ئەگەر دەتەوێت معلوماتی زیاتر وەگری سەردانی چانەڵەکەمان کە پۆڵا سکیوریتی بە هیوای سوود.